سقراط و کالیک لیستونە ناو گفتوگۆیەکەوە لەبارەی ئەوەوە کە سیاسیەکان چۆن پەروەردەی کۆمەلگا دەکەن. تەمان سیاسی دەبێ وتاربێژ بێت بەو معنایە کە کاتی خۆی لە سینا هەبووە. کالیکلیس خۆی سیاسیە دەیەوێت فێری وتاربێژە، حەزی لە سیاست و ئیشی سیاسیە. بۆی بێتە سیاسیەکی باش دەبێت وتاربێژی بخوێنێت، وەکو چۆن کەسێک بۆی بێتە محامی دەبێت یاسا بخوێنێت. ئەویش کەسێکیش بیەوێت بچێتە ناو کاری وباری سیاسیەوە دەچێتە لای سۆفستاییەکان تاوەکو فێری وتاربێژیان بکات. یا وتاربێژیش وەکو لەوانەکانی پێشووە سقراط بە وردی لەگەڵی ڕۆژ ڕووپاماییە. ڕووپامایی چییە؟ ڕووپامایی ینی ئەوەی کە شتێک خۆش بکەی لای خەڵکی، یا دڵی خەڵک بە بەو شتە خۆشکەی کە حەزی لێ دەکا. ینی لەلایەکەوە شیرینکردنی شتێکە لای خەڵکی، لەلایەکەوە گەر بۆ خۆت بێ خۆش شیرینکردنە، ینی خۆش شیرین دەکەی لای خەڵکی. بەچی؟ چۆن کەسێک ڕادەکێشی بۆ لای خۆت شیرین دەکەی لەلایە و کەسە، دەبێت شوێنی ئەو حەزانەی بکەوی وا پیشانی بدەی کە تۆ ئەو حەزانەی بۆ جێبەجێ دەکەی کە ئەو داوای دەکات. وەتەوەن لێرە بۆ ئەوەی تۆ ئەوە بەدەست بێنی کە خەڵکی تۆیان بێت، دەبێت دایما تۆ سایکۆلۆژیای خەڵکەکە شارەزابی و ئاگاداری ئەوە بیکە و خەڵکە حەز بەچی دەکات تۆش ئەویان بۆ بکەیت، ئیتر حەزەکە هەر شتێک بێت. لێرەوە پەیوەندی نێوان سیاسیەکان و خەڵکیش ڕوون دەبێتەوە. ئەو سیاسیانەی کە وتاربێژن، ینی بنەمای سیاستکردنیان لەسەر ڕووپامایی دامەزراوە. تەبان ئەمە سیاسی ڕاستەقینە نین. سیاسی ڕاستەقینە لەسەر بنەمای ڕووپامایی سیاست ناکات. ینی ئەوە نییە کە ئیشی بەوە بێ لای خەڵک خۆشەویست بێ و خەڵک هێزی بدەنێ لە ڕێگەیەمەوە ئەو هێزە لە خەڵک وەرگێت. تەمان سیاسی ڕاستەقینە بە پێی ئەوەی سقراط دێڵێ ئەو کەسەیە کە هەوڵ دەدا و زەمینانە سازکا بۆەوەی ئەو هاوڵاتیانەی کە لەوێ هەن چاکتر ببن لەوەی کە هەن لە هەم تواناکانیانە و هەم لە بەهرەکانیشانە. ینی هەم لە فەزیلەتەکان وەکو ئازایەتی و دادوەری و مێرەبانی و حەقویستی و خۆپارێزی و ئەمانەی کە فەزیلەتن لەگەڵ ئەوانەی کە پیشەن وارە پیشەیەکە. ئەو توانایانەی کە هەرێکە توانایەکی ینی دەکرێت توانایەک لە توانەکان تەمرینی توانایەک لە توانە پیشەیەکان بکەوت بێتە کەسێکی پیشەدار لەو توانایە لەو بوارە. دا تەبان کەواتە سیاسی ڕاستەقینە دەبێت زەمینە خۆشکە بۆ توانا و بەهرەکان و دایمە خەیاڵی لای ئەوە بێت چۆن ئەو توانە مرۆیانەی کە لەناو ئەو هاو وڵاتیانە هەیە ئەو توانایانێت چالاکە زەمینە ساز کاتە ئەو توانایانە چالاک بن و چۆن زەمینەش خۆشکە بۆ بارەمەندیەکان بۆی کەسێکی ئەخلاقی لەناو کۆمەلگا پێیا بێت. بەڵام تەبان سیاسیەکی تر هەیە ئەوەی ئەم سیاسەکەتر دەیکا ئەوی تر بە پێچەوانەی ئەمەوە دەیکات. ئەویش ئەو سیاسیەیە کە عاشقە دیمۆسە، ینی عاشقە خەڵکە، عاشقە جەماوەرە. ئەمەی کە عاشقە جەماوەرە دایمە ئیش لەسەر ئەوە دەکات کە خەڵک حەزی لە چی ئەوە دەکاتیتر ئەو شتێک کە خەڵک حەزی لێیە بەرە و وێرانبوونی بەرێم کێشەی نییە، بەرە و هەر شتێکی بەرەی کێشەی نییە. لەبەرەوە دێت هەوڵ دەدا وانیشان بدا ئەو شتانەیان بۆ دابین دەکات و دڵیان خۆش دەکات بەو شتانە. لێرەوە ئەو جەماوەرە پیا دەکات بۆ خۆی کە خەڵکەکەشەوەی بە پێ حەزەکانی ئەگەر بڕوا بەڕێوە بە ئامانشەوە شوێنی ئەو کەسە دەکەوێت و ئەو کەسە ئیدارەی دەکات. بەڵام لە دەرەنجامە ئەمانە لەم پەیوەندی نێوانە و سیاسیانە و خەڵکە هیچ شتێکی ئیجابی لە ناو کۆمەلگاکە ناکەوێتەوە. یعنی هیچ شتێک ئەوەی کە شیاوی ئەوە بێ پێی بوترێ شتێکی باش بینا ناکرێت. هەندێک شتی ڕواڵەتی دادەمەزرێنرێن و ئەو شتە ڕواڵەتیانەی کە خەڵکەکە پێی خۆشە
بەڵام شتی ئەساسی و جەوهەری لەناو ئەو کۆمەلگایە دانامەزرێت. لەبەرەوە ئەوەی کاتی ئەمە دەبینین شوێنێک لە ڕووی ڕواڵەتەوە لە ڕووی ئەو شتانی کە ڕواڵەتین بەرەو پێشەوە ڕۆشتووە لە ڕاستیا ئەمە بە پێچەوانەشەوە لەو شتانی کە جەوهەرین چی لێ هاتووە بەرەو داتەپین ڕۆشتووە. ئەمە بەڵگەیە لەسەرەوەی هەم خەڵک و هەم سیاسیەکان لە ناو ئەو جۆرە لە سیاسەتکردنان کە لەسەر بنەمای ڕووپامایی دامەزن. طبعا ئەگەر بێت وێمە لەبارەی ڕووپاماییەوە زیاتر ئەمە ڕوونکەینەوە چ جۆرە فەسادێک دروست دەکا ئەم مۆزوعی خۆشیرینکردنە دەتوانین زۆرشە چونکە کۆمەلگای ئەمە بەڕاستی ینی هەر لەسەر ئەساسی ڕووپامایی هەموو شتەکانی دەڕۆن بەڕێوە ینی مۆزوعی واستەکردن و واستەکاری ڕەبتی بە مۆزوعی ڕووپاماییەوە هەیە ینی ئەگەر پێشتر ئاگادار من لە کۆرسەکەی پێشووە سوکرات باسی ئەوە دەکات باسی سیستەم و فەوزا دەکات ئەڵە بینایەک ئەگەر ئەو بە نظامێکی باش نەخشەیەکی باش دامەزرابێت ئەو بینایەکی باشە بەڵام ئەگەر هاتوو ئەو ساکچەرە کە ئەو بینایە ڕاگرتووە خراپ بێت ئەوە بیناکە تەوازنی تێک دەچێ و خراپە کەواتە بوونی سیستەم وا دەکا شتێک چاک بێت و فەوزاش وا دەکا شتێک بەرەو فەساد و خراپە بڕوە خراپ بوون بڕوە. لێرا ڕووپامایی چی دەکا کەواتە ڕووپامایی ینی سیاست لەسەر بنەمای ڕووپامایی و خۆشیرینکردن و شت شیرینکردن لە لای خەڵکی لەسەر ئەم بنەمایە وا دەکا کە ئەگەر بێت و سیستەمێکیش بۆ پەیوەندیە مرۆییەکان هەبێ ئەو سیستەمە بەرەبەرە هەڵوەشێتەوە ینی ئەوەی شەخصیە جێگەی ئەوە بگرێتەوە کە گشتیە. ئێمە کاتێ باسی سیستەم دەکەین باسی شتانێکی گشتی دەکەین ئەگەر لە ناو کۆمەلگایەکە ئەوەی گشتیە دامەزراوتر و پتەوتر بوو لەوەی کە شەخصیە ئەوە فعلەن ئەو کۆمەلگایە بە سیستەم دەڕابەرەوە. بەس لە ناو کۆمەلگایەکە ئەگەر ئەوەی گشتیە هیچ معنای نەبێت ینی ئەوەی گشتیە لای تاکەکان هیچ ئینتیمایەک بۆ ئەوەی گشتیە وجودی نەبێت تەنها ئینتیما بۆ ئەوە هەبێ کە شەخصیە ئەوە سیستەم لە ناو کۆمەلگایە نییە ئەو سیستەمە کە شتە گشتەکان ڕێک دەخات. لەبەرەوە لە ناو کۆمەلگا سیاسی ڕاستەقینە ئەوەی گشتیە پەرەی پێدەدا نەک ئەوەی کە شەخصیە. تامان ئەوەی گشتیە بۆ هەمووانە ینی بۆ شخصێکی دیاریکراو نییە و لە پێناو هەمووانە و مڵکی کەسیش نییە کەس تەسەڕەفی پێوە ناکە هی هەمووانە و کەسیش تەسەڕەفی پێوە ناکەوارە موشی خزمەتی دەکەن وەکی خۆیان. ئەمەی کە گشتیە کاتێککە دادەمەزرێ فعلەن سیستەم بەرقەرار دەبێت لە ناو تاکەکانەوە. سیستەم شتێک نییە سیستەم کۆمەڵە قانون نیەوە ئێمە دەڵێن با قانون جێبەجەکەی سیستەم شتێکە لە ناو ئینسانەکانایە ینی لە ناوەوە دامەزراوە نەک لە دەرەوە ئێمە فەرزیکەی. سیستەم ئەوەیە کە تۆ بەبێ ئەوەی هیچ زەختێکت لێ بکرێت بەپێ ئەو سیستەمە ئاسوکەوت دەکەیت نەک ئەوەی کە وەکو کە سیستەمەکەت لا نەبێ یەکێک دائیمە پێت بڵێ ئاوا بجوڵێرەوە ئاوا مەجوڵێرەوە. تامان چی وا دەکا کە سیستەم نەمێنێ ڕووپامایی بۆ نمونە لە شتە گشتەکانە کاتێک مۆزوعی واستەکردن دێتە پێشەوە ئەو کەسە چی دەکا ئەو کەسە خەریکی ڕووپاماییکردنە لەکوێوە لەسەر ئەوەی کە گشتیە ینی ئەوەی شەخصیە زاڵی دەکا بەسەر ئەوەکە گشتیە فەرزەن ینی بەمەی کە ئەم شتە شەخصیە دەکا ئەوەی گشتیە تێکی دەشکێنی و ئەمەی کە لێرە تێک دەشکێ لە ڕاستیا شتێکی نادیارە شتێکی دیار نییە کە تێک بشکێت شتێکە لە ناو هەمووانە تێک دەشکێت. ئێتر وای لێ دێ هیچ شتێک بە پێی سیستەم ناڕوابەرەوە هەمووی بە پێی پەیوەندی شەخصی دەڕوابەرەوە.
ئەمە بەهۆی چەوەیە بەهۆی ئەوەیە کە ئەوەی گشتیە بەرەبەرە ئیتر نامێنێ هەموو شتێک شخصی دەبێتەوە کە ئەوەی گشتیە نەما ئەوە ئەم خەڵکەکە وە هەم ئەو پەیوەندی لە نێوان سیاسی و خەڵکە هەیە پەیوەندێکی ناتەندروستە لەسەر ئەساسی ڕووپامایی دامەزراوە کاتێک کەسێک لە شوێنێکایە بەپی قانونێک دەبێت شتێک بۆ کەسێکی تر بکە واجبیەتی کە ئەم شتە بکە بەڵام کاتێک ئەم کەسە ئەمەی گشتیە و واجبیەتی بیکە دەیکاتە شتێکی شخصی بۆ ئەوەی خۆی خۆشەویستکە لای ئەویتر یانی دەیکاتە ڕووپامایی لەمەوە ئەوەی کە گشتیە شخصی دەبێتەوە تەمەن لەناو ئەم کۆمەلگایە ئیتر شتێک نییە بە ناوی وەکووتم ئەوەی گشتی ئەوەی گشتیە کەس خاوەنی نییە ئەوەی گشتیە هەمووی ئەگەر لە ڕێگەی عینیشەوە بێ ینی تاڵانکردنیشەوە بێ شخصی دەکرێتەوە یعنی وەکو شتێکی شخصی مامەڵێ لەگەڵ دەکرێت یعنی ئەوەی هی گشتە هەر تاکێک وەکو مڵکێکی شخصی خۆی دەیبینێ لەبەرەوە حەق بەخۆی دەدا بیکات بەی خۆی تەبەن لێرەوە کە شتە گشتیەکان بەرەبەر ئاوا شخصی دەبنەوە ئیتر نظام و سیستەم لەناو کۆمەلگادا نامێنێ و فەوزا سەیتەرە دەکا لەسەر سیستەم تەمان ئەم سەیتەرەکردنی فەوزا لەسەر سیستەم ڕەبتی بەو پەیوەندیەوە هەیە کە لە نێوان خەڵک و سیاسیەکانە هەیەوانەی کە ئیدارەی گشتی وڵاتەکە دەکەن ئەو شوێنە دەکەن جا ئەگەر هاتوو ئەمانەی کە لەوێن هەموو شتێکیان بۆ ئەوە بوو لای خەڵک خۆیان خۆشەویستکەن ئەوە خەمی هەرگیز خەمیان بۆ ئەوەی کە ڕاستەقینەیە لە ناو خەڵکانیە و ئەلێرا شوێنی ئەوە دەکەون کە خەڵک حەزی لێ دەکات نەک شوێنی ئەوە دەکەون کە خەڵک بۆ خەڵک چاکە خەڵک شتانێکی زۆرە حەزی لێ دەکات بەڵام بۆ ئەو چاک نییە لەبەرەوە ئەم بۆ ئەوەی ناشرین نەبێ لای خەڵک چونکە ئەو بەرامبەر حەزەکانیان ڕادەوەستێ دەیەوێت چی بکە بەرەو ینی ئەو خەمی ئەوان دەخوا زیاتر لە خۆیان وەکو چۆن باوکێک خەمی مناڵەکە دەخوا مناڵەکەی نازانێت شتانەکەی ئەگەر بە شوێنی مناڵەکەی بکەوێت ئەم مناڵەکەش زەرمەند دەبێت و ئەم خۆشی بە ئەمان شێوە سیاسیش بە نسبەت خەڵکەوە کاتێ شوێنی حەز و ئارەزووی خەڵک دەکەوێت هەم خۆشی تیا دەچێت و هەم خەڵکەکەش لەناو دەچێت جا لێرەوە ئەو جۆرە لە فەوزا دروست دەبێت کە فەوزا تەبەن دەرەنجامی ئەوەیە کە سیستەم بەرەبەرە ئەو مۆرانەیە تێداوە و هەڵی وەشاندوێتەوە ئەی سیستەم لەکوێ هەڵوەشاوەتەوە لەناو هەر یەکە لە تاکەکانە یعنی سیستەم هیچ چینێکی نەماوە وجودی نەماوە لەناو شەخسەکانە نەک لە ناو هێزەکە لە ناو دەسەڵاتێکە لە ناو وەرەقەکانە لە ناو توزانم دایرەکانە جا سکرات لێرە باسی ئەوە دەکات یعنی ئەگەر من بچمە ناو کاروباری گشتیەوە وەکو تۆ دەڵێی تۆ توانایەکی باشت هەیە من ناچار دەکرێم بەوەی کە چی بکەم کە دژی ئەوە ببمەوە کە گشتیە و وێرانیکەم و ئەمەش وا دەکات لە جیاتی ئەوەی خەڵکەکە بەهۆی منەوە بەرەو ئەوە بڕۆن باشتر بن لە جاران خراپتر دەبن لە جاران ئالێرەوەیە دەڵێ ئایا پریکلیس کاتێک هاتە سەر حکوم خەڵکی ئەسینا ئەو کاتە باشتر بوون یا ئاخر خێتابی کەدای و کە دواتر خەڵکی ئەسینا تۆمەتباری کرد بە دزی و بە گەندەڵی و بە بەو شتانە ئایا ئەو کاتە باشتر بوون یا بەل لەوەی ئەو حکومیان کات و دواتر کە ئەمان تۆمەتباری دەکەن بەوەی کە دزی کردووە بەوەی کە ئەمەی کردووە ئەمە لە چیەوە هاتووە سکرات دەیەوە بڵێ ئەوە لە دەرئەنجامی ئەو ڕووپاماییەوە هاتووە کە پریکلیس بەرامبەر خەڵکەکە کردی و شوێنی حەزی خەڵکەکە کەوت و ئەم حەزەش حەزێکی کوێرە بەشە گێلەکەی ئینسانە بەشە گێلەکەی دەروونەوەی کە لەوانەکانی پێشوو باسمان کرد کە گێلە شتەکان ناناسێتەوە چاک و خراپ نازانێت چییە ئەوەی ڕواڵەتیە لەگەڵ ئەوەی کە جەوهەریە جای ناکاتەوە شتێک بەڕواڵەت ساغ بێت جای ناکاتەوە لەوەی کە بەڕاستی ساغ بێت ئەوەی ڕاستەقینەیە لەگەڵ ئەوەی ڕواڵەتیە لە لای وەکو یەک وایە جا لێرەوە سکرات
باس لەوە دەکات دەرئەنجامی ئەو نەتیجەی کە سیاسیەکان پێی دەگەن بەهۆی لە ئەسڵال ڕەبتی بە بنەمای سیاسەتکردنەکەیانەوە هەیە. کاویش ڕووپاماییە، ڕووپامایی چۆن بنەمای سیاسەتکردنە لەناو ئەو سیاسیانە بامان شێوە بنەمای وتاربێژیشە لای وتاربێژەکان و وتاربێژەکانی تر هەر جۆرە لە وتاربێژ بن، وتاربێژی فەرزەندینی بێ یا کۆمەڵایەتی بێ یا هەر جۆرێکی تر، ئەم وتاربێژانە حەسەبە ئارەزووی خەڵکەکە بۆەوەی خۆیان شیرینکردن لای خەڵکەکە ئەو شتانە دەکەن بەشتی چاک کە خەڵکەکە حەزی لێیەتی. لەبەر ئەوان شوێنی ئەوە دەکەون کە خەڵک داوای دەکات، لەبەر ئەوە خەڵک پەروەردە ناکەن لە ڕاستیە و خەڵک ڕێگا بۆ خەڵک ناکەنەوە تا چاوی بکرێتەوە کە شوێنی ئەوە بکەوێت کە ئەم باشە بۆ جەستەی هەم باشە بۆ دەرونی. ئێستا با بێنە سەر تێکستەکە بزانین چی دەڵێ. تامان لێرە نمونەیەک دێنێتەوە بە نسبەتە و سیاسیەکە لەسەر ئەساسی ڕووپامایی سیاسەت بکە. ئەڵێ وەرە باباس لە سیمۆن بکەین. ئەی ئەوانەی ئەو ڕابەرایەتی دەکردن حکمی 10 ساڵ شار بەدەرکردنیان بەسەریدا نەدا، تەنها لەبەرەوەی دوای 10 ساڵ نەیان دەویستی تر دەنگی ببیستن. ئەی هەرواشیان لە تۆمۆستیکلیسیش نەکرد، ساڕای ئەوەی شاربەدەریان نەکرد، یانیامانە هەمووی ئەو سیاسیانەی فترەی بەر لە سوکرات بوون. میلیتاردیسیش سەرڕای ئەوەی لە جەنگی مرسۆن سەرکەوتوو بوو، ئەی بڕیاریان نەدا بیخەنە ناو چاڵی مەرگەوە. ئەگەر ناڕەزایی سەرۆکەکانی ئەنجومەنی بریتان نەبوایە ئەو کارەیان دەکرد، ینی خەڵک ئەو کارەی دەکرد. تاوان خەڵک ئەنجومەنەکان لەوێ نوێنەرایەتیان کردووە. گەر ئەوانە و کەسە سیاسیە باشانە بوونایە کە تۆ باسی باشیەکانیان دەکەیت، ئەی بەو دەردە دەبران، یان ئەگەر ئەوان باش بوونایە دەکرێت ئەوانەی ئەمە نمونونەکەیە ئەوانەی کە ئەسپ و عەرەبانە بەڕێوە دەبن، بەر لەوەی ئەسپەکانیان بە باشی ڕام بکەن، جێگەکەی خۆیان بە باشی جێگیر بکەن. اینجا وا بزانن وایان کرد ئیتر ئەسپەکانیان یاخی نابن و لەسەر عەرەبانەکە نایان خەنە خوارەوە. لە ڕاستیدا ئەوە لە هونەری ڕابەرایەتیکردنی ئەسپەکان و هیچ هونەرێکی تیشدا کارێکی ڕاست نییە. تۆ ڕایەکی پێچەوانێمەت هەیە؟ ئەلێرام نمونەی ئەسپ و عەرەبانەیە شتێکی وردە، ینی ئەڵێ ئەو سیاسیانە لە جاتی ئەوەی خەڵکەکە پەروەردەیەکی باش بکەن تاوەکو خەڵکەکەش زوڵم لەوان نەکا و خەڵکەکە زاڵم نەبێ، وەکو چۆن ئەوان ئەو زوڵم لەوان نەکا و ئەمانیش ئاوا بن کە زوڵمی لێ نەکەن. ئەڵێ ئەوان بە غەڵەتی نیان کردو بیریان کردوێتەوە. ئەوان لە جیاتی ئەوەی بێن بەر لە هەموو شتێک ئەسپەکان ینی خەڵکەکە پەروەردەیەکی باش بکەن، هاتوون چیان کردووە جێگەکەی خۆیان قایم کردووە. وایان زانیوە ئەگەر جێگەکەیان قایمکەن بە قایمکردنی جێگاکە ئەسپەکان یاخی نابن، یعنی بە قایمکردنی کورسیەکە ئەوە خەڵکەکە یاخی نابێت. ئەڵێ بەڵام لە دەرەنجامە دەبینین خەڵکەکە لەبەر ئەوەی ئەم مهتەم نەبووە بە پەروەردەکردنیان، تەنها مهتەم بووە بە کۆنتڕۆڵکردنیان، ئەوە لە دەرەنجامە خەڵکەکە یاخی دەبێت و لە سەرکردەکە ئەوەی سەرکردایەتی دەکات هەڵدەگەڕێتەوە و لەسەر عەرەبانەکە دەیخاتە خوارێ. ئەڵێ ئەمە بۆ هەموو شتەکانی تریش تەواوە، ینی لەبەرەوە ئەوەی کە زامنی ئەوە دەکات سیاسیەک، ینی زامنی ئیشەکەی خۆی بکات دەبێ وا بکە لە خەڵکەکە زەمینە خۆشکا بۆەوەی خەڵکەکە تواناکانیان بەرەو پێشەوە بڕۆن وە سیستەم دامەزرێنێ. بەڵام کاتێ بە پێچەوانەی ئەمەوە لەسەر بنەمای ڕووپامایی ئەمەی کرد و هەموو شتێک لەناو ئەو کۆمەلگایە شەخسی دەبێتەوە، فەوزایەک دروست دەبێت و ئەم فۆزایە بە هیچ شێوەیەک لە ڕێگەی هێزیشەوە کۆنترۆڵ ناکرێت.
ئەڵێ کالیکلیس دەڵێ بێگومان من ڕایەکی پێچەوانەی ئەمەم نییە. دوایەوە سوکرات دەڵێ ئەمە دەمانگەیەنێ بەوەی لە قسەکردنمان لەبارەی ژیانی سیاسی ئەسینا ڕاستمان وتووە کە هەرگیز دەوڵەتدارێکی ڕاستەقینە و باشی تیاڵ نەکەوتووە. تۆش وازت لە باسکردنی کەسایەتیە سیاسیەکانی ئێستا هێناوە و هەر بە شانوباڵی ئەوانەدا هەڵ دەدەیت لە کۆندا هەبوون و ئەوانەشیانە دێنایە ناو باسەکەمانەوە کە من لێیانم کۆڵیەوە. بەڵام وا دیارە ئەوانیش باشتر نەبوو بن لەوانەی کە ئێستا هەن گەر ئەوانە وتاربێژی ڕاستەقینە بوونایە و لە کارەکەیاندا پشتیان بە ڕووپامایی نەبەستایە ئەوە ئاوا دوور نەدەخرانەوە. یعنی ئەو دەرئەنجامی کە هەیە دەرئەنجامی ئەوەیە کە ئەمان پشتیان بە ڕووپامایی بەستووە، پشتیان مجاملەی خەڵکەکەیان کردووە و خەڵکەکە ینی شوێنی ئەوەیان دایمە سەرقاڵ بوون بەوەوە کە خەڵکەکە ڕازیکە، حەز و ئارەزووی خەڵکەکە ڕازیکە، نەک خەڵکەکە ئاراستە بکەن و پەروەردەی. لەبەرەوە تەمان لێرە ئیتر سیاسیەکەش لەبەر ئەوەی خەڵکەکە لە دەستندا، لەبەرەوەی عاشقە دیمۆسە عاشقە جەماوەرە، بۆی جەماوەرەکەی لە دەستنەدا دایمە چی دەکا؟ ناچارە ئەوە بکا کە خەڵکەکە دەیەوێت حەزی لێ دەکات. تەمانە لێرە ئەڵێ کالیکلیس تۆ باسی تازەکان ناکەیت. تەمان یەکەم جار پرسیارەکەی سکرات لە کالیکلیس ئەوەی ئەڵێ تۆ وەکو سیاسیەک تاسە کەسە بووە لەگەڵ تا بێت و چاکتر بوو بێت لە جاران و تەمان لێرە کاتێ دواتریش دێتە ناو شتە کۆیەکەوە، ینی سەرکردەیەکی سیاسی دەبێ و خەڵکەی لەگەڵیا هەیە چاکتر ببێت لەوەی کە بەل لەو هەبووە، بەل لەوەی ئەو ڕابەرایەتی بکە. یعنی ئەم دوانە وەکو یەک سێر دەکا، یەکێکیان لە ئاستی تاکە کەسیایە ئەوی تریان لە ئاستێکی کۆیایە. ئێستا لە بینی کۆنەکان و تازەکان ئەڵێ تۆ باسی کۆنەکان دەکەیت، ئەڵێ کۆنەکان وا باش بوون و بەشان و باڵیانە هەڵدەدەی، لەبارەی تازەکانەوە هیچ ناڵێ. ئایا فەرق لە نێوان تازەکان و کۆنەکانە هەیە و ئەو جیاوازیە لە بینی ئەم دوانە چییە؟ ئێستا باسی ئەو جیاوازیە دەکەن. کالیکلیس دەڵێ بەڵام سوکرات ڕاست بڵێ تازەکان کەی توانیویانە ئەو کارانە بکەن کە کۆنەکان کردویانە، لە ڕاستیدا کارەکانیان بە یەکتی بەراورد ناکرێت، بەس بزانین ئەو کارانە چین کە تازەکان کردویانە. هەڵێ من لەوێەوە لۆمەیان ناکەم کە خزمەتیان بە دەوڵەت نەکرد بێت. منیش ئەوە سکرات دەڵێ منیش وا دەبینم ئەوان خزمەتێکی زۆر زیاتریان بە دەوڵەت کردووە تا ئەوانەی ئێستا، ینی کۆنەکان خزمەتێکی باشتریان کردووە. ئەوان باشتر زانیان چۆن کۆمەکی بە خەڵکی شار بکەن و کۆمەکی خەڵکی شار بکەن بۆ بەدەستێنانی ئەوەی کە دەیانەوێت، ئەوەی کە خەڵکەکە دەیەوێت. ئەوەی خەڵکەکە دەیەوێت بزانین چییە؟ بەڵام لە ڕێخستنی ئارەزوەکانی خەڵکی شار و ئاراستەکردنیان ئیتر بە باوەڕ پێهێنانیان بێ یا بە زۆر بێت بەرەو ئەوەی کە باشتر ببن لەوەی کە هەن، لەوە ئەوە جیاوازیەکی ئەوتۆ لە نێوانیاندا نابینێت. یعنی لە مەجالێکە باش بوون لەکوێ لەو شوێنەی کە خەڵک حەزی لە چییە ئەوەی بۆ کردوون، کۆمەکی ئەو حەزانەی کردووە کە خەڵکەیانە، بەڵام هەرگیز نەیانتوانیوە لەوا جیاوازین کە نەیانتوانیوە ئەو حەزانە ئاراستەیەکی باش بۆ حەزانە بدەن، یعنی حەزەکانیان ئاراستە بکەن، تەناتوانیویانە بابەتی حەزەکان بۆ ئەوان دابینکەن، بەڵام نەیانتوانیوە ئەم حەز و ئارەزوەی کە هەیە بە ئاراستەیەکی باشە بیبەن تاوەکو ئەوەی کە لێی دەکەوێتەوە باش بێت. یعنی لە گەیشتنی ئەمان بە حەزەکانیان لەم پەیوەندیا شتێکی باش بکەوێتەوە. یعنی هەر ئەوە نەبێتتر حەزی و حەزەکەی تێر دەبێ و تەواو، یا حەزەکە تێر بوو دوایەوە چی؟ ینی چی بکەین؟ فەرەز کەسێک حەزی لە پارەی هەبوو ئەی چی لێ دەکات؟ پارەکە چی لێکەین؟ ئەوەم پارەیەکی زۆر هەیە، ئەم پارەیە چی لێ بکەم؟ نابێت ئەم پارەیە شتێک لێ بکەم کە چاک بێت؟ ئەوە بینای زۆرم هەبوو،
باڵەخانەی زۆرم هەبوو ئەم باڵەخانانە چی لێ بکەم ئەمەی چی لێ بکەم ئاراستەکردنی ئەوەیە کە دەکەوێتە دەستت یعنی هەر دانیشتەکان بە خەڵک ئەوەندە بەز نییە دەوڵەتداری بەرپرسیارە لەوەی کام شتەکان دابینکە و هەم ئاراستەش بدا بە بەو حەز و ئارەزوانەی کە خەڵکەکە هەیەی بۆ ئەو شتانە یعنی نیشانیان بدا ئەو شتانە چی لێ بکەن و پەروەردەیان کا لەسەر ئەوەی کە ئەم شتانە دەبێت چی لێ بکەن و ئەوەی کە نییە کە هەردوو تەرەفەکە نەیکردووە یەکێکیان شتی زۆری کردووە بۆ نمونە لێرە باز دەکا ئێستا بزانین ئەوانەی کە هەیە ئەو شتانێکە ئەو کاتە کراون چییە ئەڵێ بەڵام لە ئاراستەکردنیان بەرەو ئەوەی کە باشتر بن لە جاران جیاوازیەکی ئەو تۆیان نییە ینی جیاوازیەک نییە لە کاتێکدا ئەمە تاکە ئەرکی ڕاستەقینەی هاوشاری چاکە یعنی ئەوەی ئیشی سیاسیەکانە بە دەرەجەی یەکەم و دەوڵەتدارەکانە بە دەرەجەی یەکەم ئاراستەکردنی توانا و حەز و ئەوانەی کە لەناو خەڵکەکە هەیە بەرەو ئەوەی کە بە شێوەیەکی باش ئەم حەزانە جێبەجێ ببن وە شتێکی باشیان لێ بکەوێتەوە ئەم مەوزوعی پەروەردەیە ئەساسیە اینجا دابینکردنی ئەوەی کە پێویستە دوای ئەم دێت یعنی ئەگەر بێت و تۆ شتەکەت بۆ دابین کرد نەیزانی شتەکە چی لێکاوە چی ڕوودەدا ئەوە وێرانی ڕوودەدا ینی بە ئاراستەیە کە ئەم شتە دەبرێت کۆمەلگاکان و تێک دەچێت بۆ نمونە تۆ وات کرد سیاسیەکی وات کرد خەڵک دەوڵەمەند بێت بەڵام ئەوە فێر نەبوو بوو کە چی لەم دەوڵەمەندیەی خۆی بکە ئەو کاتە چی ڕوودەدا ئەو کاتە کۆمەلگای وێران دەبێت ئەم دەکەوێتە ململانەیە لەگەڵ ئەو من زۆرم ترم هەیە لە تۆ جۆرێک لە منافەسەی بێمانا دوو زەوێت کە هیچی لێ ناکەوێتەوە هیچی لێشی نابێت و ئەم مڵکە بە ئاراستەیەکە دەبرێت کە کۆمەلگاکە خۆی وێران دەکاتەوە کاتێک ئەمە لەبەر ئەوە ئیشی یەکەم کە ئەمەی هەیە چی لێ بکەم ئەمە یەکەم جار دەبێ من ئەمە بزانم اینجا دوای ئەوە ئەمەم بدرێتە دەستا بزانم ئەو شتەی لێ بکەم کە پێویستە لێ بکەم و بەرەو باشترم دەبا بەمە بەس کاتیا من شتەکەم پێدراوە لەگەڵ ئەوە ئەوەم پێ نەدرا کە ئەمە چی لێ بکەم ئەو کاتە شەکان وێران دەبن و سیستەم وجودی نامێنێت چونکە تۆ بە ئارەزوی خۆت بە کەیفی خۆتەوەی خۆت حەزت لێ بوو ئەوەی لێ دەکەیت ئەوەی خۆشت حەزی لێ بوو کۆمەڵێ حەزی جیاواز بە کۆمەڵی ئاراستەی جیاواز دەجوڵێنەوە و هەموو شتەکان وێران دەبن و فەوزا دووز دەبێت باشتەکان زانین چینەوانێک کە کردویانن ئەڵێ من لەوەدا لەگەڵ هاوڕام کۆنەکانیان لەوەدا لێهاتوو بوون بە دروستکردنی کەشتی و شوراکان و کۆگاکانی چەک و شتانێکی تری لەم جۆرە کۆمەکیان بە شارەکەیان کرد بەڵام گەرمن و تۆ لە گفتوگۆکەدا هەر ئاوا بەردەوام بین ئەوە گاڵتە بە خۆمان دەکەین لەناو بازنێکی بەتاڵدا دەسوڕێنەوە کەسمان لە کەسمان تێناگات وابزانم تۆش ئەوە چەند جارێک لەگەڵما سەلماند کە دوو چالاکی جیاوازەیە هەم بۆ بایەغدان بە دەروون و هەم بۆ بایەغدان بە جەستە یعنی دوو ڕێگای جیاوازەیەوە پێشتریش باس کرا ئەڵێ ئەگەر من و تۆ لەسەر ئەمە بەردەوام بین ئەوە بەڕاستی لە بازنەیەکی بەتاڵا دەسوڕێنەوە بۆچی چونکە من باسی شتێک دەکەم کە ئەو سیاسیانە نەیان کردووە تۆش باسی شتێک دەکەی کە کردویانە ئەوەی لە ڕووی ڕواڵەتی ژیانەوە کە کردویانە ئەوە شتێکە کردویانە کۆنەکان باشترن منیشەوە دەڵێم کە کۆنەکان شتی باشتریان کردووە لە تازەکان بەڵام کۆنەکانیش و تازەکانی شەردوولایان لەبەر ئەوەی سیاسەتیان لەسەر بنەمای ڕووپامایی کردووە هیچ گرنگیان بەوە نەداوە کە خەڵکەکە وشیار بکەنەوە بەو شتانەی کە بۆیان کردووە ئەو شتانەی کە بۆی ئەوان بۆیان کردوون چی لێ بکەن چۆن مامەڵەی لەگەڵ بکەن یعنی ئەوەی گشتیە چۆن لەگەڵ یا بجوڵێنەوە ئەڵێ ئەمانەیان کرد و فعلەن خەڵکیان دەوڵەمەند کرد خەڵکیان وای لێ کرد کە نان و هەموو شتێکی هەبێت شورای باش و کەشتی باش و بازرگانی باش و کۆمەڵە
ئەمانەیان کرد بەس خەڵکەکەیان هەرگیز گرنگیان بەوە نەدا باشە ئەوە ئەمەمان بۆ خەڵکی دابین کرد بەس ئایا خەڵکی دەزانن چی لێ بکەن ئایا بەمە شەڕ ناکەوێتە نێوان خۆیان و لێرەوە منافەسە لەسەر شتانێک دروست نابێت کام شتانە وڵاتەکە وێران دەکەن لەبەرەوە ئەمە پێمان دەڵێ سوکا دەیە پێمان بڵێ ئەوەی وتاربێژی و ئەوەی کە بنەماکەی ڕووپامایە تر سیاست بێ سەفسەتە بێ وتاربێژی بێت ئەوە نەتیجەکەی هەر ئاوا دەبێت کە لە هەموویان دیارە ئەم لە سەفسەتە شادیار ئەم لە وتاربێژی شادیارە هەم لە سیاسەتی شادیارە واڵێ من تۆ چەند جارێەوە ینی لەسەرەوە ڕێککەوتین کە مەوزوعی بۆ ئەوەی گرنگی بە دوو ڕێگا هەیە بۆ گرنگی پێدان بە شتەکان تەمانێکێکیان گرنگیدانە بەو لایەنەی کە باسمان کرد ئەو دوو لایەنە لایەنە ڕواڵەتێکە و لایەنە جەوهریەکە یەکێکیشان گرنگیدانە بە لایەنە ڕواڵەتێکە ئەوەی کە گرنگیدانە بە لایەنە ڕواڵەتێکەوە ئەوەی جەوەرە فەرامۆشی دەکات تەنها شکلێک ڕواڵەتێکی جوان دروست دەکات لەناوەوە بۆ شوو بەتاڵە و ئێستا ئەگەر ئێوەم لە حەزەی شتەکان بکەن هەمووی ئاوایە هەموو شتەکان لە ڕواڵەتە شتێکن بەڵام لە جەوهرە بەتاڵن و ئەو وەزیفەیە ناکەن تەنها ڕواڵەتێکە ینی شتێکە تەنها ڕەسمە تەنها وێنەیەکی ئەو شتەیە ئەوەنا ئەوەی کە ئەم شتە دەکات بە شتێکی ڕاستەقینە و بەو شتە وجودی لە ناویان نییە لەناو ئەم بووکەڵانە لەناو ئەم بتانە ئەم ئەمەی کە تەنها شکلێکی ڕوتە و تەنها ڕواڵەتە تەمان ئەگەر ڕووپامایی لەناو کۆمەلگا بڵاو بوویەوە ئیتر ئەوەی ڕواڵەتیە بەها پیا دەکا ئەوەی جەوهریە هیچ قیمەتێکی نابێت لەبەرەوە کەس بەش ینی خەڵکەکە نەگەر قیمەتی پێ نادەن گاڵتە بەوە دەکەن کە خەریکی ئەوە بێت کە جەوهریە و وەکو کەسێکی بەتاڵ و وەکو ئەوەی کە فعلەن هینە وەکو بڵێ ئەمە بێ ئیشیەکە دەیکات و گاڵتەی پێ دەکەن لەوێەوە کە ئەویش نایەتە ناو ئەو ڕواڵەت خوازیەی کە لە ناو کۆمەلگا بڵاو بووەتەوە و هەمووی ئیتیمامی پێدەدا دا لێرەوەی تر ئەوەی ڕاستەقینەیە بێ بەها دەبێ و ئەوەش ڕواڵەتیە بەها پیا دەکا و کەەوە ژواڵەتی بوو بەهای پیاکرد ینی لەو ئەو کۆمەلگایە چی نەماوە سیستەم نەماوە و ئەو بنچینەیە نەماوە کە لەسەری ڕادەوەستێ و ئەو کۆمەلگایە دەبێتە کۆمەلگایەکی فشەڵ بە ئاسانی تێک دەچێت بە ئاسانی دەڕوخێ بە ئاسانی وێران دەبێت بە ئاسانی فەوزاتیایە دروست دەبێت بزانین ئەو دوو ڕێگایە چییە ئەڵێ تەمان دوو ڕێگای جیاوازەیە بۆ بایەخدان بە هەم بە دەروون و هەم بایەخدان بەجەستە ئەڵێ لێرە دەڵێ چالاکیێکیان خزمەت گوزاریە گەرجەستە برسی بوو ئەوە بە خواردن کۆمەکی دەکات ئەگەر تینوو بوو بە خواردنەوە کۆمەکی دەکات گەر سەرمای بوو ئەوە جلوبەرگ و پۆشاک و کەوش و بە جلوبەرگ و پۆشاک و کەوش کۆمەکی دەکات واتە بە هەموو ئەو شتانە کۆمەکی دەکات کە جەستە ئارەزویان دەکات ینی لەناو کۆمەلگایەکە ئیتر کە داواکان تەنها دەبن بە داوای ئەم شتانە ئیترەوە ئەو کۆمەلگایە ئەوەی ئاراستەی دەکات چییە ئەوەیە کە جەستەیە و ئەوەیە کە ڕواڵەتیە بە نسبەت مرۆڤەوە ئەڵێ من هەر بانقەست هەمان نمونەم هێنایەوە بۆ ئەوەی باشتر مەسەلەکە ڕوون بێتەوە ئەوانەی کە بەم شتانە کۆمەکمان دەکەن بازرگانەکان و ئەو کەسە پیشەیانن کە ئەو شتانە ئامادە دەکەن و دەیخێنە بەردەست وەک نانەواکان و چێژلێنەرەکان و بەرگدرووەکان و کەوشسازەکان و دەباغەکان بێگومان ئەوانش کە خاوەنی ئەو پیشانن خۆشیان و خەڵکی شوا دەزانن تەنها ئەوانن بایەخ بەجەستە دەدەن لێرەوە دوو جۆر لە بایەخدان بەجەستە هەیە یەکێکیان ئەوەیە کە ئەم شتانە دابین دەکا خۆراک و فلان و ئەمانە بەس ئایا ئەوەندە بەسە کە ئەم خۆراکە دابین بکرێت ئەڵە شتێکی ترەیە کە هونەرێکی ترەیە لە ناو کۆمەلگا بایەخی نامێنێت کە ئەوە تەحدیدی دەکا کام خواردنە چاکەوە دەبێ ئەو خواردنانە چۆن بخورێن لێرە مامەڵەکردن لەگەڵ ئەو خواردنەی کە هەیە مامەڵەکردن لەگەڵ ئەو شتانەی کە پیشەیەکان دروستی دەکەن و دەبێ شتێک گەبێت لە سەروی ئەمانەوە تاوەکو تەحدیدی کا بۆ ئەوان ئەوەی کە بەرهەمی دێنن چی بێت بۆ خەڵکەکە و دەبێ ئەوان
دیاریکەن و ئەمان دەبێت شوێن کەوتەی فرمانەکانی ئەوان بن چونکە ئەمان تەنها دەزانن دروستکەن بەس ئەوەی دروستی دەکەن بۆ خەڵکەکە باشە یا خراپە ئەوان مۆزۆیان نییە ئەوان ئەوە گرنگە لەلایەن خەڵکەکە بیکڕێ لێرە شەر یانی شتێک دروست دەکەن کە خەڵک بازاری هەبێ بازاری گەرم بێ ئیتر ئەو شتە خراپە یا چاکە ئەوە لەلایەن گرنگ نییە هەڵێمانە هەمووی ڕەبتن بە جەستەوە بەڵام هوەری تر هەیە ئێمە هوەرانە زۆر بێبایەخ سێر دەکەن ئەمانەیان بە ئیشی پیشەیەکان بە گرنگ دەزانین ئەوانە چین بزانین ئەڵێ خەڵکی و خۆشیان پیشەیەکان و خەڵکیش وا دەزانن ئەمانە هەموو شتێکن ئەمانە ئیتر ئینسان دەکەن بە ئینسان ئەڵێ بەڵام ینی ئەمانە وا دەکەن جەستە باش بێت جەستەی ئینسان باش بێت باشتر بێت لەوەی کە هەیە بەڵام ئەوان ئەوە نازانن کە لە پاڵ ئەواندا هوەری وەرزش و پزیشکیش ڕۆشنبیریەکی جەستەیی ڕاستەقینە دادەمەزرێن و هەر ئەو دوو هوەرەش کە تایبەتن بە ڕێبەرایەتیکردنی ئەو خاوەن پیشانە لە بەرەمێنانی ئەو شتانە و بەکارێنانی لەلایەن خەڵکەوە ئەڵێ ئەوان نازانن کە هەم وەرزش لەگەڵ پزیشکی ئەڵێ ئەو دوانە دەبێ ڕۆشنبیریەک لەبارەی لەشەوە لە ساغیەوە ئەڵێ ئەوان نازانن ئەمە ڕۆشنبیریەک سەقافەتێکی طبی ئەمان دروستی دەکەن پیشەیەکان نازانن ئەمە ینی پیشەیە چییە فەرزەن کەسێک تەحدید دەکات دەرمانێک دروستکە ئەو پیشەیەکە دەتوانێت ئەو شتانە تێکەڵکەوە ئەو شتە دروستکە بەس ئەمەی دروستی دەکات چییە ئەوە دەبێ ئەو تەحدیدیکە بۆی ئەمانە تەقەنین کەسانێکی تەکنیکین دەزانن ئەو شتە دروستکەن بەس ئەو شتە چییە و بۆچی دەبێت و ئەمە ئیشی ئەوان نین و لەبەرەوە پیشەیەکان دەبێت لە ژێر ئیشرافی لە ژێر سەرپەرشتی کیا کار بکەن لە ژێر سەرپەرشتی وەرشەوانەکان و پزیشکەکانە ئەوان دەبێ ئەوە ئینکەن و ئەمانەش مەسئولن لەوەی کە خەڵکەکە بە ڕۆشنبیریەکی جەستەیی ڕۆشنبیر بکەن ئێستاوە دەیێت ئەو دووینە جاکاتەوە ئەوەی کە لە کۆمەلگایەکە چی بە پێیادەکە و چی نزم دەبێتەوە و چۆن شتەکان لە جێگەی خۆیانە نامێنن و ئەدەوێت ئەوە ڕوونکاتەوە ئەڵێ چونکە بەهۆی ئەو دوو هوەرەوە ئەوە دەزانێت کام جۆر لە خۆراک و خواردنەوە بۆ جەستە دەبن بەڵام خاوەن پیشەکانی تر هیچ لەبارەیەوە بارەیەمەوە نازانن ینی خاوەن پیشەکانی تر ئەوانی کە شتەکان دروست دەکەن لەبارەیە مەوزوعەوە نازان و تەنها ئەوەی دەزانن ئەوانن کە خاوەنی ئەو دوو هوەرن